دیمەنەکان ئەوەمان پێ دەڵێن تاکو ئێستا پاڵاوگە یاساییەکان لە کارکردن بەردەوامن. تەنها لە یەک ناوچەی شاری هەولێریش زیاتر لە 100 پاڵاوگەی نایاسایی کار دەکەن. ئەوی کاشی سپی ئەوانەیە هەبیت تەماشاکە هەر هەمووی تەنیە. وەک هاوڵاتیان دەڵێن بەهۆی ئەو پاڵاوگانە ناتوانن شەوانە لا دەرەوەی ژوورەکانمان دابنیشین. هەمووی بێزار بەڕاستی هەموو بەدەیان کەس تووشی نەخۆشی سەرەتان بووە بەدەیان کەس پێی یعنی ئەمری خوای کردیە هەر بە نەخۆشی سەرەتان و ئەوانە بەدەیان مندا لە بارچوونە وەزعکە باش نییە ئەنی وەزعکە خۆش نییە مەسەلەن کەش و هەواکە خاوێ نییە لە بار نییە گونجاو نییە بەس چێ چاریان نییە مەسەلەن چ بکەن یعنی چاریان نییە. داواکاریتان لە حکوومەت و لایەنی پەیوەنددار داواکاریمان لە حکوومەت و لایەنگرانی پەیوەنددارەکان ئەوەیە مەسەلەن یعنی علاجێک لە وەزعی بکەنەوە حاڵە مەسەلەن ئێستا ئەو گوندەی تەنیشمان خەرکی تەرجان بە تەواوی بێزار ئێستا مەسەلەن ئەمە دەوام بەخۆم دەوام هەیە برادرانم کە بێرە دادێن مەسەلەن ئاچووی دەکە دێنە کو لێرە دەحەوێنەوە. پێشتر دووکەرە پێشتر هەبوو وەڵان باشە ئاگرەکەی پێکە زۆر باش. مام حسێن ئەنجومەنی گوندی تەرجانە لەسەر ڕێگای هەولێر گوێر گفتوگۆم لەگەڵی کرد و ئەوەی لێ حاڵی بووم ئێستا بەراورد بە ڕابردوو حاڵیان تۆزێک باشترە بەڵام هێشتا پاڵاوگەکان لە کاردان هەر بۆیە مەترسی جددی بۆ سەر ژیان و ژینگەیان هەر بەردەوامە. خراپ بووە تاڵان زۆر خراپ زۆر کەس پشی پێتەنگ دەبوو زۆر کەس ئەم بخۆم لەسا و خانێ دەنووسم شەوی هەردەستا ما تفم ڕوو دەکرد گەرم پڕ دووکەر بوو لە ژۆرێ دەنووستی لەوەم بەڕدەی هەم ئەو بۆن هەموو ڕاشە دوڕ ژۆری جیرانەکە ئارێۆلەیەکمە هەمچینە سێمان لە هێوەی ماریمێ توش سەرەتان بووە ئەوێ یەکەچانەوە نازەم سەرەتانیان نەبەس لە خافرەتەوە لێدا جەلدە لێداوە چەند ڕۆژەوە لە خەستەخانەیە تازە ئامۆزاکەی لێرە بگوتم کۆ گوت وەڵای دەرێن گەروی کون نەکەن ئەم بەخۆم نەمدیتە هێشتا قسانی ژاکەت. سەبارەت بە پاڵاوگە نایاساییەکان ئێمە پلانمان نییە بڕیارمان هەیە هەر پاڵاوگەیەک کە بە نایاسایی کار دەکات لە چوارچێوەی یاسادا دادەخرێ وەکو باسم کرد لە هەڵمەتەکانی چەند ساڵی ڕابردووش زۆرێک لەو شوێنانە داخراون. هەرچەندە سەرەتای ئاب مانجی 8 ساڵی ڕابردوو بەرپرسانی ئیدارەی شاری هەولێر و تەنانەت حکوومەتیش بڕیاریاندا پاڵاوگەکان دابخەن تا کارگەیشتە ئەوەی بڕیار بۆ داخستنی 138 پاڵاوگە دەرچوو بەڵام بڕیارەکە چەند مانگێکی بڕ نەکرد ژمارەیەکیان لێ داخرا و دواتر بەرپرسان وتیان دایان ناخەین و ڕێکیان دەخەینەوە. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.